دگەلما ڕاستەوخۆ پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر بسکایپێ. کاک دڵشاد ئەم کاتت باش پێشهاتی نوێ چین؟ ئەم کاتت باش، زۆر سپاس کاک دەخیل. دیارە شەوی ڕابردوو حکوومەتی عراقی هێزێکی زۆر بە تایبەتی فرقەی نوێی مدەڕعە و پۆلیسی فیدرالی و هێزێکی زۆری حەشدی شعبی ڕەوانەی باشووری کەرکووک کرد و پلانەکەیان وا بوو کە لە کاتژمێر 2 شەو بەرەو بۆرێنەوتەکانی کەرکووک بە تایبەتی دەوروبەر جوڵیان پێ بکەن و دیارە هێزی پێشمەرگەش شەوی ڕابردوو هێزێکی زۆر چی زێرەفانی چی هێزێکی زۆری سەر بە وەزارەتی پێشمەرگە بە فەرماندەیی کۆسە ڕەسوڵ جێگری سەرۆکی یاریەمی کوردستان کەوتنە ڕێ بەرەو کەرکووک بۆ بەرەنگاربوونەوەی هێزەکانی حەشدی شعبی. بەڵام هێزەکانی حەشدی شعبی پلانەکەیان لە کاتی خۆیان تەنفیز نەکرد، ڕوبەڕووبوونەوەکان وەستا. بەڵام ئێستا هەندێک گفتوگۆ ئەوانە هاتووەتە ئاراوە. دوای گفتوگۆکان هێزی پێشمەرگە هەرچەنە تاکو ئێستا بە تاکتیکی سەربازی ناوێبن، بەڵام لە هەندێک جێگە خشاونەتەوە و بەپێی معلوماتەکانی ئێمە حەشدی شعبی 48 ساعاتیان داناوە بۆ ئەوەی بەرەو بیرەنەوتەکان و پێشڕۆوی بکەنواتە. تاکو ئێستا حەشدی شعبی نەکشاوەتەوە، دۆخەکە بە شێوەیەکی کاتی هێور بۆتەوە ئەگینا ئەگەری دروستبوونەوەی گرژی لە ئارادایە. کاک دڵشاد هێزی ئەمریکی لەو ناوچە هەن، نازانم تا چەندێک ڕۆڵیان هەیە لەم ناکۆکیانەدا. بەڵێ دیارە هێزەکانی ئەمریکا تەنها داواکەن کە تاکو ئێستا داوایان کردووە کە ڕووداوەکان گرژی تێنەکەوێ و داوا لە هەردوو لاکەن کە دان بەخۆیانە بگرن. بەڵام لە شەوی ڕابردوو کاتێک کە هەردوو لا هێزیان بۆ یەکتری کۆ کردەوە هێزیان کۆ کردەوە ئەگەری ڕوودانی گرژی لە ئارادا بوو، فڕۆکەکانی هاوپەیمانان بە ئاسمانی ناوچەکە ئاسوڕانەوە متابعی بارودۆخەکەیانە کرد و هێزەکانی هاوپەیمانان جۆرێک لە هۆشداریان دابووە هەردوو لا بۆی کە پەنانە بەنەبەر توندوتیژی و پەنانە بەرەبەر پەراماردانی یەکتری. بەڵام لەگەڵەوەشدا تاکو ئێستا هێزەکانی حەشدی شعبی نەکشاونەتەوە و پلانی هێرشکردن و پلانی هاتنە پێشەوەیان هەیە. کاک دڵشاد تا چەندێک ئەم بارگرژیە کاری کردوتە سەر ژیانی خەڵکی ناوچەکە؟ بەڵێ بێگومان ئەمە لە 2-3 ڕووەوە کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێت. یەکیان ترس و دڵەڕاوکێکی زۆری لای دانیشتوانی کەرکووک دروست کردووە و خاڵێکی تریش هەتا کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە بۆ لەبەر پلانەکەی حکوومەتی عراقی کە هێزیان هێناوەتە مەنتقەکە بۆ پەلاماردانی بیرەنەوتەکانە هەر لە باشوورەوە تا ڕۆژئاوا لە کاتێکا کە بوجە و داهاتی هەرێمی کوردستان لە 160 پشت بە نەوتی کەرکووکە بەسێ. وامەوێ ئەوەش بڵێم کە پێش ڕیفراندۆمی بەڵێ پێش ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ژمارەیەک وەزیر هاتوونە تا هەرێمی کوردستان، وەزیری عراقی داوای نەوتەکەیان کردوتوانە بەخۆشی بێ یان بە ناخۆشی نەوتی کەرکووک. زۆر زۆر سپاس دڵشاد ئەنوەر پامێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆشی کەرکووکی دگەلما بوو. سپاس، زۆر سپاس بەرەوەش.